زیرەکی دەستکرد تەنگی بە ژنان هەڵچنیوە و ڕێژەکە دوو هێندەی پیاوانە. لێکۆڵینەوەیەکی نوێ دەریخستووە پەرەدان بە تواناکانی زیرەکی دەستکرد لە بواری پیشەییدا بۆتە هۆی ئەوەی زیاتر ژنان مەترسی لە دەستدانی کارەکانیان لەسەر بێت و ڕێژەکەش نزیکەی دوو هێندەی پیاوانە. باپەی لێکۆڵینەوەیەکی نوێیکە لەلایەن کۆمپانیای ماکێنزی گلۆباڵی ئەمریکی بۆ توێژینەوەی بازرگانی و ئابووری ئەنجام دراوە، ژنان 1.5 زیاتر بەراورد بە پیاوان ناچاری گۆڕینیان لە دەستدانی کارەکانیان دەبنەوە. ئەوەش لە ئەنجامی پێشخستنی زیرەکی دەستکرد و بە ئۆتۆماتیککردنە لە پیشەکانیاندا. کۆمپانیای ماکێنزی گلۆباڵ نوێترین لێکۆڵینەوەی دەربارەی مەترسیەکانی پەرەدان بە زیرەکی دەستکرد بڵاو کردوتەوە. لە لێکۆڵینەوەکەدا دەرکەوتووە بەهۆی پێشکەوتنی خێرای تەکنۆلۆژیا و زیرەکی دەستکردەوە تا کۆتایی ساڵی 2030 نزیکەی 12 ملیۆن کەس ناچار دەبن پیشەکانیان بگۆڕن. سەرباری ئەوەی تا ئێستاش بۆ بەدەستهێنانی موچەی یەکسان و نەهێشتنی جیاوازی پێدانی موچە لەسەر بنەمای ڕەگەزی تێدەکۆشن، ژنان دەبنە قوربانی یەکەمی ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیە و تا ساڵی 2030 ژنان نزیکەی دوو هێندەی پیاوان کارەکانیان لەدەست دەدەن. لە بەشێکی تری لێکۆڵینەوەکەدا باس لەوە کراوە جیا لە هەڵاواردنی جێندەری بە هۆکاری هەڵاواردنی ڕەگەزیش ئەو کەسانەی ڕەنگی پێستیان جیاوازە بە هەمان شێوە مەترسی دوورخستنەوەیان لە کارەکانیان لەسرە. هاوکات و کەسانەشی بە موچەی کەم کار دەکەن یان خاوەن بڕوانامە نین زووتر دوور دەخرێنەوە. هەروەها لە 20 ساڵی داهاتوودا 14% بەڕێوەبردنی کارەکان پێویستیان بە مرۆڤ نامێنێت و راپۆرتەکە ئاماژەی بەوەش داوە کە لە هەموو شوێنەکانی کاردا 4 پێگە و ئیش بۆ ڕۆبۆتەکان دەبێت بە هەمیشەیی جێگر دەکرێت. لە بەشێکی دیکەدا راپۆرتەکە باس لەوە دەکات کە کارمەندانی ئۆفیس بە ڕێژەی 118 لە کارەکانیان لادەبرێن. هەروەها خزمەتگوزاری کڕیاران و بەشی فرۆشتن بە ڕێژەی 113 بەرەو داشکان دەڕوات. کاری وەبەرهێنان و خزمەتگوزاری خواردن و پیشەی چاودێری تەندروستی زۆرترین ڕێژەی داشکان تۆمار دەکەن کە دەگاتە نزیکەی 130. هەر لە لێکۆڵینەوەکەی کۆمپانیای ماکێنزی گلۆباڵدا هاتووە بەڕێوەبەر پارێزەر مامۆستا پیشەگەرانی زانست و تەکنۆلۆژیا ئەندازیاری و بیرکاری گەورەترین کاریگەریان لەسەر دروست دەبێت و 114 تا 116 کارەکانیان لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە ئەنجام دەدرێت. بەڵام ئەو بوارەی کەمترین گۆڕانکاری بەسەردادێت کەرتی کشت و کاڵیە و تەنها لە 103 بەڕێکردنی کارەکانی لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە دەبێت. پێشبینیش دەکرێت تەکنۆلۆژیا و زیرەکی دەستکرد لە داهاتوودا ببێتە هەڕەشەیەکی جدی لەسەر ژیانی مرۆڤایەتی و گورزێکی کوشەندە لە مرۆڤ بدات.